دکتۆرم کاتت باش باز لەو کەم ئایا ڕێکەوتن کراوە بۆی کەوا ئەمڕۆ سەرۆک و جێگروس تێری هەڵبژێرن جارێ پێشکی حەزەکەم پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەم بە تێپەڕاندنی ئەو قەیرانەوە پیرۆزبایی لە خوشکبرانە ئەەکەم کە بووم بە ئەندام پەرلەمان یان سەرکەوتن حەلاقل جارێ نەبوونا پێی یاسای ژمارە یەکی ساڵی 1992 هەموارکە یاسای پەرلەمانی کوردستان و پەیرۆی ناوخۆی ئەوە ڕێکارەکان بەو شێوەیەنە یەکەمین دانیشتن دیوانی پەرلەمان بانگشتی بەتەمەنترین ئەندامەکەت کە بێت سوند بخۆت ئەبیتە ئەندام پەرلەمان وە کۆبنەوەی یەکەم بەڕێوە بەت نابیتە سەرۆکی کاتی وەکو جار لە ڕێگەنێ باسەکەت بەڕێوەبەری دانیشتنی یەکەمە ئەوش بانگشتی ئەندام پەرلەمان کاندیدەکانی سەرکەوتووە ئەکەت بەناو بێن یەک سوند بخۆن کە سوندیان خار بە یاسا ئەبنە ئەندام پەرلەمان بە هەموو ئەرک و ماف و التزاماتیان دانیشتنی یەکەم ئەرکێکی تریشی هەیە ئەوش بژاردننی دەستەی سەرۆکایەتی ئەمە پێویستی بە ڕێککەوتن هەیە من ئاگادار نیم کە ڕێککەوتنێک هەبیت هیوادارم کرابیت محکمەی مشکلەکە محکمەی اتحادی بەهشت ببرە محکمەی اتحادی بەهێشتنەوەی کۆبنەوەی یەکەم بەکراوی بەنا دستوری داناوە واتە پێویستە دەستەکە هەڵبژێردرێ بەڵێ پارتی و یەکێتی لەسەر ئەو پۆستا پێت وایە کام پارتی سەرۆکی پەرلەماندات یەکێتی سکرتێر بۆ کێ بێت ئەگەر لەو حاڵەتە من پێم خۆشە خۆی پارتی عادەتەن یعنی کە براوەی یەکەمە چاوەڕوان ناکرێت کە ڕات سپێردرێ بە پێشکەینانی حکوومەت لە هەموو خۆلەکانی ڕابردوو پارتی سەرۆکاتی پەرلەمانی داوا بە هێزی دووەم ئەگەر هێزێکی تر بەڵام بە هێزی دووەمی داوە واتە یەکەتیە و ئەو نەریتەی کە لە خولی ڕابردوو ڕوویدا کە سکرتێر درا بە پێکاتەکان بەدلمە یعنی من هیوادارم هەموو لایەکان فراکسیۆنەکانی ئایندا ئەوە قبول بکەن و ئەوە مافیانە ئەوانش خەڵکی کوردستان و کومنوتو ئەگەر ئەمڕۆ دانیشتەکە بەکراوی هێڵرایەوە یا ئەگەر بایکۆت کرا ئایا لەو حاڵتە دوو لێکدانەوەی یاساییەکان چین بۆ ئەوەی بڕیارەکەی دادگای فیدراڵ وەکوتم لێکدانەوەی یاسایی نابی بەکراوێ بمێنیت دەبی ئەم کۆبوونەوە بەردەوام بیت تاکو سەرۆکاتی هەڵبژێردرێن بەڵام نەریتە سەقەتەکە بەردەوام بوو لە عێراق و لێرە من تەسەورەکەم ئەکرێ ڕێگایەک هەبیت ئەگەر تەفەهوم هەبیت حتا لەو لایەنانەی کە گوتیانە بەژار نبین لە حکوومەت ئەگەر ڕاستە خەمی ئەو وڵاتەیە ڕاستە حەزب بە مەسئولیەتەکەم پێویستە ئەوان فشار بخنە سەر پارتی و یەکەتی کە سەرۆکایەتیەک هەڵبژێرە درێژارێ بۆ ئەنەوە کارا ببیت پەرلەمان پاشان کە ڕێکەوتن کرا وەکو خۆلی ڕابردوو کە ڕێکەوتن کرا ئەو کاتە ئەم هەرسێ کەسەی هەڵبژێردراون بەشێکیان دەستەکارە کێشن وەکو دەستی سەرۆکاتی وە بەپێی ئیتیفاق سیاسیەکە پێک دێنێت بەڵام گرنگ ئەوە ئەمە سەرۆکاتیەک هەڵبژێرین بەداخەوە من زۆر ینی گەشتبین نینم بەڵام هیوادارم ئەمە ڕوو بدات ئەمڕۆ لە دوایین کۆبنووتیان لێک تێگەشتن هەیە بۆ ئەم دانیشتنە پێت وایە ئەم سەرۆکە کاتیە بێت من بڕوان ناکەم تێگەهشتن بۆ ئەوە هەبیت جارێ زووە ئەوەکو ئێمە پێشام ئەوەمان کردووە تێگەهشتن هەبوو بەوەی کە ئەم کۆبوونەوە ببەسترێ بەڵام چۆن من ئاگادار نیم حەلاقل ئەمڕۆ فراکسیۆنی پارتی سەرۆک و جێگروس بڕیاردەر هەڵەبژێرن هیوادارم ئەگەر نەش خۆ ئێمە نەریتمان هەیە ینی ئەوەی کەمکردە بەرزترین پلەی حزبی هەبیت بە شێوەی کاتی وەکو خۆشکیان برای گەورە هەبیت پێویستە هەر فراکسیۆنێک زووترین کات یان دابنرێن یان نژاد بژێردێن بە پێی پەیڕەوی ناوخۆی فراکسیۆنەکە ئەگەر ئەمڕۆ 50 زایدێک ئامادە نەبوون دانیشتنەکە بەڕێوە دەچێت ناتەبعاً وازەحە یاساش و پەیڕەوی ناوخۆ دانیشتنەکان بە ئامادەبوونی زۆرینەی ڕەهاواتە 51 کەس بریارەکان بە زۆرینەی ئەمەدوانە هەبیت ئەگەر ئەمڕۆ کەسێک گوتی خۆم کاندەکەم بۆ سەرۆکی پەرلەمان بەڵام کابەری نەبوو یەکسەر بێتە سەرۆکی پەرلەمان بە هەڵبژاردن تەبعاً کە دەنگی وەرگرت عزیز